بە بەشداری ژمارەیەک لە فێرخوازان خولی مەلەوانی کۆتایی هاتوو بە ئامادەبوونی کەسوکاریان بڕوانامەی سەرکەوتن بەسەریاندا دابەشکرا. ئەم خولە بۆ یەکەم جارە بە شێوەیەکی زانستی لەلایەن دوو مامۆستای پسپۆر و شارەزای بواری مەلەوانی دەکرێتەوە کە تایدا زیاتر لە 35 فێرخواز بەشداریان کردبوو. ڕۆژانەش چەند کەسێکی زۆر لە کوردستاندا چی لە هەموو شارەکان و لە دەریاچە و ڕووبار و سیروان و هەر شوێنێکی تر بێت خەڵکی زۆر بە ڕووداوی خنکان ئەمرێت. بۆیە پێویستە لەسەر دایکان و باوکان منداڵەکانیان ئاشنای مەلەوانی بکەن و بیانیانە بۆ خولی فێربوونی مەلەوانی بۆ ئەوەی زانستی مەلەوانی فێر بن و ڕزگاریان بکەن لە مردن. چۆنێتی فێربوونی مەلەوانی و هاوکاریکردنی کەسانی دیکە بەشێک بوون لەوانە کردارەکانی خولی مەلەوانی. کەسوکاری فێرخوازان ستایشی مامۆستایانی سەرپرشتیارانی خولی مەلەوانی لە سەنتەری مەلەوانی میر دەکەن. پێچەکی دەستخۆشی لە جەناب دەکەم لە مامۆستاکانەکەم بەڕاستی ئەرکیان کێشە زۆر هیلاک بوون دوو خولیان کردو لە کفری بۆ ماوەی 15 ڕۆژ لەگەڵ مناڵەکان زۆری لاگوونە دەستخۆشییان لێکەم داواکارم لیان خولی تریش بکەنەوە بۆ شاری کفری چکەم زۆر بەسوودە لە ڕووی دینیشۆ مەلاکردن یەکێکە لە سونەتەکان. ئێمە وەکو خاوەن مەلەوانگەی میر هاشم گرفتیە زۆرمانەیە بە دەست نەبوونی کارەباوە. ئێمە داواکارین لە حکومەت بە زووترین کات هاوکاریمان بکە جێگەی ڕێز و دەستخۆشیمانە لێیان لەبەر ئەوەی ئێمە ساڵانی پێشوە هاوکاریمانیان کردووە لە چەند ناحەیەکەوە ئێستاش داوای هاوکاری زیاتیان لێەکەین لەبەر کارەبای 24 ساعت زۆر زەرورە هەموو ناوچەکان کارەبانێت بەس مەلەوانگەی میرنەوە لە کفری زۆر زەرورین پێویستە لەبەر زستان زیاتر لەبەر دنیا سەردە و ئەوانە بخارە هەڵمە پێویستەکە ئەمجا ئێمە لەلایەنی دووەمەوە خەڵکێکەیە نەخۆشە فەقەراتی هەیە نەخۆشی ماسوولکەوانەی هەیە دێت بۆ لای ئێمە ئەگەر ئێمە ئاوی گەرمان نەبێ و هەڵمەکەمان نەبێ هیچ ئیسفادەیەکی لێ نابینێ و نایەت بۆ مەلا. ساڵانە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە گەرمیان بەهۆی نەزانی مەلەکردنەوە لە ڕووبار و بەنداوەکان دەخنکێن. بۆیە فێربوونی مەلەوانی جگەلەوەی ئازار و ڕووداوە دڵتەزیێنەکان کەم دەکاتەوە هاوکات بۆ لەش ساغی و سەلامەتی جەستەی مرۆڤ هەم دەرمانە و هەم لەش ساغی. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری.